زمان و ئەدەبی کوردی پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕا 115. بابەتی کاری ڕانەبردوو. لەوانەکەی پێشی ئەوانەی باسی کاری ڕابردوو بوو، ئێستا لێرە باسی کاری ڕانەبردوو. کاری ڕانەبردووش دەبیتە دوو بەش، کاتی ئێستا و کاتی داهاتوو. لێرە پارچە نووسراوەیە کەیە دەیخینمەوە. مامۆستای زانست لە باسی ئاودا گوتی: ئاو ژێدەر و سەرچاوەی ژیانە. ژێدەر لێرە هەمان واتای هەیە وەکو بنچینە، سەرچاوە، هەمان شتە. مرۆڤ و جانەوەر و ڕووەک بەهۆی ئاوەوە دەژین. سێ بەشی گۆی زەمین بە ئاو داپۆشراوە. بێگومان ئەو وشەیە یان ئەو ڕستەیە سێ بەشی گۆی زەمین بە ئاو داپۆشراوە لە ڕووی زانستیەوە زۆر باش نییە، چونکە هەر خوێندکارێک ئەگەر بیرکاری بێگومان بیرکاری خوێندیە لەبەرەوەی پۆلی هەفتە، کەواتە دەزانی نووسین نابی ئەوها بنووسرێ لە کاتی بیرکاری. نەتوانین بنووسین دوو بەش یان سێ بەش، دەبی هەمیشە بنووسین سێ بەش لە چەند بەش، چونکە ئەگەر سێ بەش لە دە بەش بی جیاوازە لەوەی سێ بەش لە 4 بەش بی یان سێ بەش لە 100 بەش بی. کەواتە ئەو نووسینە لێرە لەبارەی زانستی هەڵەیە، چونکە نابی ئەوها بنووسرێ. بەڵام لەبارەی زمانەوانی هەڵە نییە. ئێستا گرفتی کەمی ئاو وڵاتان نیگەران دەکا. لەبەر ئەوە دەسەڵاتدارانی وڵاتان بیر لەوە دەکەنەوە کە ئەو گرفتە چارە بکەن. لە پاشە ڕۆژدا ئاو دەبێتە هۆکارێکی بەهێز بۆ ڕێکخستنی پەیوەندی لە نێوان میللەتانی جیهان. ئەو سەرچاوەی بەدەستخستنی وزەی کارەبایە. پشکە هەرا زۆری وزەی کارەبای هەرێمی کوردستان لە هەردوو بەنداوی دووکان و دەربەندیخان دەهێتە بەرهەمهێنان. پاش چەند ساڵێکی دیکە لە بەرهەمهێنانی وزەدا ئاو جێی نەوت دەگرێت. لێ مەخابن ئاوی کوردستان بە فیڕۆ دەچێت. ئەگەر کوردستانژی خودانە بڕیارێ خۆ بوو بە، ئەو سامانە گرنگە سوودی بۆ گەلی کورد دەبوو. لێرە پێش هەموو شتێک تەماشای ئاوەکەی بکەین. ئەوە گۆی زەویە، ئێرە هەمووی ڕووبەرەکەی لە 171% ئاوە. واتە ئەگەر هەمووی 100 مەتر بی، مەتر دووجا 71 ئاوە. ئەوە لە 100 ئەو مانای هەیە. ئەگەر ئەو مانایەیان ئەو لە 100 ئەمن بگۆڕم بیکەمە ژمارەی ڕێژەیی دەکاتە نزیکەی تەواوەتی نا، بەڵام نزیکەی 3 بەش لە 4. واتە ئەگەرە من ڕووبەری زەویەکەی گۆی زەوی هەمووی بکەمە 4 بەش، تۆزەک لە 3 بەش کەمتر ئاوە. 3 بەشی تەواو نیە. ئەگەر 3 بەشی تەواو بە دەیکرد 75%، بەڵام چونکە دەکا 71، واتە تۆزەک کەمترا لە 3 بەش لە 4. دەبی ئەوها بنووسین 3 لە 4. ئەوە ئاو بێگومان لەبارەی ڕووبەر و داپۆشینی گۆی زەوی. پاشان بەنداوی دووکان و دەربەندیخان. دوو بەنداو هەیە لە کوردستان. بەنداوی دووکان و دەربەندیخان
بەهۆی ئەو دوو بەنداوەی وزەی کارەبا لۆ کوردستان دێتن، چونکە ئاوەکە دەبیتە وزەی کارەبا. ئەوە باسی دووکان و دەربەندی خان. پاشان لەو ئاوەی کە هەیە سێ بەشی لە 4 بەش، تەنیا بەشەکی کەمی ڕەنگە کەمتر لە 4% لۆ خواردنەوە دەست بدا. ئاوەکانی دی هەمووی کە هەیە 96% سوورە. ئەوجە لێرە سوور بە مانای سۆرنا، ڕەنگنا، بە مانای خەی زۆر تێدایە، لۆ خواردنەوە نابی، هەتا لۆ بەکارهێنانیش بەکەلک نایە، هەتا لۆ کشت و کاڵش بەکەلک نایە. ئاوی دەریایەکە کاتە ئەو ئاوەی کە هەیە لۆ خواردنەوە زۆر زۆر کەمە، تەنیا کەمترە لە 4%. ئاوی دەریا مانای چیە؟ دەریا و ئۆسیانەکان. دەریا ئاوی گەورە. ئەوە دەربارەی ئاو، دەربارەی چەند بەشی گۆی زەوی ئاوە. کاتە ئاو زۆر 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 گرنگە، زۆر بەسوودە، هەموو گیان لەبەرەک پێویستی بە ئاوە. ئێستا بزانین پاشی ئێرە چ هەیە. خستنە ڕوو. ئەگەر بە سەرنجەوە ئەو باسە بخوێنینەوە، دەبینین ژمارەیەک کاری تێدایە کە ڕوودانی کردەوەیەک نیشان دەدەن کە لە کاتی ئاخافتن یان لە پاش کاتی ئاخافتن ڕوودەدا. واتە ئەو کارانەی کە هەبوون لەو نووسینەی هیچیان کاری نازانم هیچیان، بەڵام زیاتر کاری ئێستانە نەک ڕابردوو. دیارە ئەو کارەی ئیشێک دەردەخا کە لەگەڵ ئاخافتندا ڕوو بدا یان پاش ئاخافتن. ئەو کارە پێی دەگوترێت کاری ڕانە بردوواتە کاری ئێستاکە، کاتەکە ئێستایە، کاتی ئێستا. ئەوەی کە ئیشێک دەردەخا کە دوای کاتی ئاخافتن ڕووبدا، ئەوەیان پێی دەگوترێت کاری ڕانە بردوو بۆ کاتی داهاتوو. وەکو ئەوی وایڵێ سبەینێ دەچمە شارە زوور. هێشتا نەچوویمە کەواتە کاتەکە ڕانە بردووە لۆ داهاتوو بەکەلک دێ. لە ڕستەی ئاو ژێدەر و سەرچاوەی ژیانە، مرۆڤ و جانەوەر و ڕووەک بەهۆی ئاوەوە دەژین. لێرە چ وشەکم هەیە؟ وشەی دەژین کارە، کردەوەیەک پیشان دەدا کە لە کاتی ئێستادا ڕوو دەدا و ئەو جۆرە پێی دەگوترێ کاری ڕانە بردوو. دەژین، ئێستاش هەر دەژین. بە هەمان شێوە ڕستەی ئێستا گرفتی کەمی ئاو وڵاتان نیگەران دەکا. ئیشەک پیشان دەدا کە لە کاتی ئاخافتن واتە لە کاتی قسەکردن، لە کاتی گوتن، لە کاتی باسکردن، لە کاتی ئاخافتن ڕوو دەدا. بۆیە پێی دەگوترێ کاری ڕانە بردووی ئێستا. بەڵام ئەگەر لە ڕستەی ئاو دێبیتە هۆکارێکی بەهێز بۆ ڕێکخستنی پەیوەندی لە نێوان میلەتانی جیهان، ئەو ڕستەیە وشەی دێبیتە واتە دەبیتە. واتە دەبیتە نییە 100%، بەڵام دێبیتە واتە لە داهاتوودا. کاری دێبیتە کردەوەیەک پیشان دەدا کە تا کاتی ئاخافتن ڕووی نەداوە، واتە ئێستا ڕووی نەداوە، بەڵام لە داهاتوو ڕوو دەدا، بەڵکو ڕوودانەکەی دەکەوێتە پاش کاتی قسەکردنەکە. بۆیە پێی دەگوترێ کاری ڕانە بردووی داهاتوو. کاری ڕانە بردووی داهاتوو.
ئێستا بچینە لای لاپەڕا 117. هەروەها لە ڕستەی پاش چەند ساڵێکی دی لە بەرهەمهێنانی وزە ئاو جێی نەوت دەگرێت. واتە ئیدی پێویستمان بە نەوت نابی، ئاوی بەکاردەهێنین لۆ بەدەستهێنانی وزە، ئەو جەوزەی کارەبابی یان وزەی دیکەیە. دەگرێت لە شێوەدا وەکو کارێکی ڕانەبردووی کاتی ئێستایە، بەڵام لە واتادا بەهۆی هاوڵکاری پاش چەند ساڵێکی دیکە ڕوودانی ئیشەک پیشان دەدا کە دەکەوێتە پاش کاتی ئاخافتنەکە و قسەکردنەکە. هەر بۆیە بەم جۆرەیان دەگوترێ کاری ڕانەبردووی داهاتوو. بە چ زانیمان داهاتووە؟ چونکە نووسرابوو پاش چەند ساڵێکی دی. کارەکەش کارەکی ڕانەبردوو. ئێستا دەستوورەکە چییە؟ کاری ڕانەبردوو کردەوەیەک پیشان دەدا یان لە کاتی ئاخاوتندا ڕوودەدات و ئەو کاتە پێی دەڵێن ڕانەبردووی کاتی ئێستا، یان لە دوای ئاخاوتن ڕوودەدا ئەو کاتە پێی دەڵێن ڕانەبردووی کاتی داهاتوو، کە لە شێوەدا هەردووکیان لە کرمانجی خوار و لە یەک دەچن. تەنیا هاوڵکاری کاتی جودایان دەکاتەوە. وەکو چ؟ وەک دەچم بۆ لادێ، ئێستا دەچم بۆ لادێ، سبەینێ دەچم بۆ لادێ. هەمان شتە، بەڵام ئەمن لێرە دەزانم کە باسی ئێستایە، لێرەش دەزانم باسی سبەینێ. لەبەر چ؟ هەر لەبەر ئەو دوو وشەی ئێستا و سبەینێ دەنا نەمدەزانم. بەڵام لە شێوەزاری کرمانجی ژوورو نیشانەک هەیە، وشەکەیە ناوی وشەی دێ، دەخرێتە پێشکارە ڕانەبردووەکە بۆ ئەوەی ببێتە ڕانەبردووی کاتی داهاتوو. بۆ وێنە ئەگەر گوتم ئەز نهۆ دچم بۆ دهۆکێ، ئەز سبەهی دێچم بۆ دهۆکێ. ئەوەی ڕاستی بی لێرە دێچم نازانم دەبوایە ڕەنگە بە دوو شێوە نووسرابە، ئەوها نووسرابە دێ، ئەو جەچم نازانم دێچم، بەڵام دیارە نابێ ئەوها بە یەک جار بنووسین باشە. دێچم ئەگەر دێ هەبوو کەواتە، ئەگەر دچم هەبوو واتە ئێستایە، ئەگەر دێچم ئەگەر نەشنووسین سبەینێ و نهۆ هەر دەزانین باسی داهاتووە. ئەگەر ڕستەکە ئەوها بوو ئەز دچم بۆ دهۆکێ واتە ئێستا دەچم، نەکەر ئێستا واتە نەک لە داهاتوو، بەڵام ئەز دێچم واتە لە داهاتوودا دەچم. ئەو دوو مانای هەیە لە زاراوەی کرمانجی ژوورو، ئەو وشە یان ئەو پێشگرە هەیە، دێچم. ئێستا لاپەڕەی ڕاهێنانی ژمارە 1. ئەو نووسینە بخوینەوە. ئینجا هەرچی کاری ڕابردوو هەیە چ بکەین؟ بیانکە بە ڕانەبردوو. ڕابردوو بکە ڕانەبردوو. ئەمن چم کردیە؟ نووسرایە هاوین بوو، ئەمن دەیکەمە هاوینە، بووەکەی دەسڕمەوە، دەیکەمە هاوینە، هەوا ئەوەندە گەرمە کەس ناتوانێ، نەیدەتوانی دەکەمە ناتوانێ، کەس ناتوانێ تا ئێوارەیەکی درەنگ دەربکەوێتەکەی ڕەنگە نەگۆڕم چونکە کەس ناتوانێ دەربکەوێ.
میوەی هاوینە پێگەیشتووە. نانووسم پێگەیشت بوو بووەکەی دەستڕمەوە دەیکەمە پێگەیشتووە، بە ئەکەی لا دەبم و ئەوها پێگەیشتووە. بەڵام گەرما بەشێکی زۆری درەختی میوەی زەرەرمەند بەڵام گەرما بەشێکی زۆری درەختی میوە زەرەرمەند دەکات. میوەی لێرە لا دەبم چونکە ناتوانم بنووسم درەختی میوەی زەرەرمەند دەکات، دەبی بنووسم درەختی میوە زەرەرمەند دەکات. کەواتە کردبووی دەکەمە چ؟ دەیسڕمەوە دەیکەمە دەکات. کردبوو دەکات، زەرەرمەند دەکات. ڕۆژێکیان برادەران بڕیاریاندا، لێرە دەبی ئەمن بیکەمە ئێستا لە جیاتی ڕۆژێکیان، ئێستا برادەران بڕیار دەدەن لە جیاتی بڕیاریاندا، ئێستا برادەران بڕیار دەدەن بچن بۆ هاوینگەها سوارە تووکەی. ئەوەش ناوی هاوینە هەوارەکە یان هاوینگەها هاوینگە. ئێستا برادەران بڕیار دەدەن یان بچن بۆ هاوینگەی سوارە تووکەیان، بڕیار دەدەن دەچن بۆ هاوینگە بە ئۆتۆمۆبیل دەچن، بە ئۆتۆمۆبیل چوینەکەی دەسڕمەوە دەیکەمە دەچن. ئاو هەوایەکەی فێنکە، بووەکەی دەسڕمەوە دەیکەمە ئاو هەوایەکەی فێنکە. تا ئێوارە لە جیاتی ماینەوە دەنووسم دەمینێنەوە. دەمینێنەوە. ئێمە ڕۆژێکی زۆر خۆش دوور لە گەرما بەڕێ دەکەین، چونکە هێشتا بەڕێمان نەکردێ بەڵام بەڕێ دەکەین. ئاوی ساردی ئەو هاوینگەها دەرونی هەمومان فێنک دەکاتەوە. واتە هێشتا فێنچی نەکردیتەوە بەڵام فێنک دەکاتەوە کە دەچین. ئێستا تەواو بووم، دێمە لای ڕاهێنانی ژمارە 2. ئەو کارە ڕانەبردووانە لە ڕستە بەکار بینە. دەخوێنم، دنویسین، دەخوێنم، دێچن، دەکێڵێت و دروست دەکەن. بزانم ئەمن کو لە ڕستەیدام نایە. ئەمن ئەوها ئەو ڕستەم نووسیە دەخوێنم بە زمانی کوردی، دەخوێنم و دەنووسم. دیسان لێرە دووبارەی دەکەمەوە. هەموو خوێندکارێک هەر کەس بە کوردی بنووسی، پێش هەموو شتێک پێویستی بەوەیە کیبۆردێکی کوردی هەبی، تەختەکلیلی کوردی هەبی. نابی بە هیچ تەختەکلیلێکی تکە کوردی بنووسرێت چونکە ناکاتە کوردی. هیچ وڵاتێک زمانی خۆی بە تەختەکلیلی زمانەکانی دی نانووسی. هیچ کەسێک ئەو شتەی دژی زمانی خۆی ناکا. کەواتە یەکەم شت تەختەکلیلی کوردی دەبی هەبی، چونکە لێرە ئەمن نووسیتم ئەو چەند وشەمان هەیە، چەند پیتمان هەیە کە تەنیا زۆربەیان تەنیا لە زمانی کوردی هەنا ئەو پیتانە. ئەگەر ئەو پیتانە نەبن، ڕاستە هەمومان دەتوانین ڕستێک دوو ڕستەی بنووسین سەرپێیی، بەڵام زۆر شتێکی ناشیرینە، زۆر شتێکی خراپە لۆ زمان، لۆ گەشەکردنی زمان کە پیتی کوردی بەکار نەینی. ئەگەر ئەو پیتانە بەکار نەینی کە دەدانەیە زۆربەی زۆریان تەنیا لە کوردی هەیە، ئەوە ناکا بە کوردی دەنووسی. هەر بتەوێ دوو شەی بنووسی نابی، ناتوانی کتێبەکی باش بنووسی، ناتوانی بابەتەکی ئینشایی باش بنووسی، ناتوانی دەربڕینێکی بنووسی.
هەر بتەوێ ئەوجە زۆر کەسیش بە هەڵە لە وشەکانیش تێدەگەن ئەوە زۆر شتەکی هەڵەیە کەواتە پێش هەموو شتێک ئەمن دەبی بچم تەختەکلیلێکی بینم بە هەرچە جۆرەك بوو دەبی ئەمن بە کوردی بنووسم لە کۆمنتەکانی من بەداخەوە زۆربەی کۆمنتەکان تەختەکلیلی کوردیان نییە دەنووسن ئەوە زۆر هەڵەیە نابی زمانی کوردی تەنیا لە کۆڵە خۆم بکەمەوە ئەوە زۆر هەڵەیە پاشان گوگڵ کە دەچی تۆژینەوە دەکا بزانی کامە زمان زۆرتر قسەی پێدەکرێ دەبینی زمانی کوردی هیچ نییە چونکە تەختەکلیلەکان هەمویان تەختەکلیلی فارسی و ئەفغانی و عەرەبی و ئینگلیزی و شتی وایە کەواتە ئەوها دادەنەیە کە زمانی کوردی کەس نییە بە زمانی کوردی بنووسی کەواتە ئەگەر کەسیش نەبوو ئەویش لەبەر چ بچی پرۆگرام و بەرنامەی دانێ بە زمانی کوردی خۆ کەس بە کوردی نانووسی کەواتە زەرەرەکی زۆر لە زمانی خۆم دەدەم ئەگەر ئەمن بە وشە پیتی کوردی نەنووسم کەواتە بە زمانی کوردی دەخوێنم و دەنووسم بەڵام بە تەختەکلیلی کوردیش بێگومان دەبی ئیملاشم باش بی ئیملاش زۆر گرنگە بزانم بنووسم ئێستا ئەوە ڕستەی یەکەم تەواو ڕستەی دووەم پەیامێک بۆ بەڕێوەبەری خوێندنگەکەمان دەنووسین کەواتە پەیامێک بۆ بەڕێوەبەری خوێندنگەکەمان دنویسین ڕستەی سێم هۆزانەکە خۆش بۆتە دخوینم هۆزانەکە هۆنداوەیەکی خۆش بۆ تۆ دەڵێم یان دەخوێنم ڕستەی چارەم ڕەنگە نازانم دێچنە ئەو دێچنە سەیرانێ ڕستەکەی دی دەکێڵێت جوتیاری گوندەکە زەوی دەکێڵێت وابزانم هەموو ڕستەکانم دێچن دەکێڵێت دروست دەکەنم چانە کردیە بزانم دروست دەکەن لە چێم چا کردیە لێرە لەو کارگەیە جلوبەرگی منداڵان دروست دەکەن تەواو ئیدی هەموو تەواو ئێستا دێمە لای ڕاهێنانی ژمارە 3 شلۆڤەکردن ئەمن لێرە ناخینمەوە چونکە شلۆڤەیان کردی ئەمن یەکسەر دێم ئەم ڕستانە شلۆڤە بکە ڕزگار وانەیە دەخوێنێت ڕزگار وانەی خۆی دەخینیت ڕزگار وانەیە دەخوێنێت ڕزگار چییە لێرە ئەم پێش هەموو شتێک بێگومان دەبی تەماشای هەموو ڕستەکەی بکەم بزانم کارەکی تەواوە یان کارەکی ناتەواوە لێرە دەخوێنێت کارەکی تەواوە کەواتە ڕزگار ناوی تایبەتیە لە هەمان کات بکەرواتە ڕزگار ئیشەکەی دەکا کارەکەی دەکا کارەکە چییە وانە خوێندنە کەواتە ڕزگار بکەرە دەخوێنێت کارە چ زۆرە کارەکە کارێکی ڕانەبردووە دەخوێنێت و ڕانەبردووی ئێستایە ڕزگاروانەی دەخوێنێت لێرە چییە دەخوێنێت ئەو بەتەنیا دەکاتە جێناو کە دەگەڕێتەوە بۆ ڕزگار چێوانەکەی دەخوێنی ڕزگار ئەدیوانێ یانوانە کێشە نییە هەمان شتە وانێ چێوانێ تەواوکەری کاری خوێندنەکەیە دەخوێنێت
لە هەمان کات بەرکارە، چونکە کارەکەی تەواو دەکا. ئەوە تەواو. ئێستا دێمە لای بەیانی دەچین بۆ پیشانگەکە. بەیانی دەچین بۆ پیشانگەکە. ئەمە دەبی تەماشای هەموو ڕستەکەی کەم دەنا، یەکسەر ناتوانم بزانم بەیانی چییە، دەچین چییە. لێرە یەکسەر تەمەشا دەکەم، باشترین شتوایە تەمەشای کارەکەی بکەم. کارەکەت چییە؟ تەواوە یان تەواو نییە؟ دەچین تەواوە. دەچین کارە. کارەکی چ جۆرە کارەکە؟ کارەکی ڕانە بردووە. لێرە چییە بە تەنیا؟ ئەو لێرە جێناوە لە هەمان کات بکەرە. جێناوە بکەرە چێ دەچی ئێمە، کەواتە ئەو کە نووسایە بە کارەکەی جێناوە و بکەرە. ئەوجا ئێستا کە ئەوم زانی دێمە لای بەیانی. بەیانی چییە؟ بەیانی هاوڵکاری کاتیە. کاتەکە کەنجە بەیانیە. هاوڵکاری کاتیە و تەواوکەری وشەی دەچینە، تەواوکەری کارەکەیە. بۆ چییە؟ بۆ پێشانگەکە، بۆ ئامرازی پەیوەندیە. دەچینە چێندەر؟ دەچینە پیشەنگە. کەواتە بۆ ئامرازی پەیوەندیە. پیشەنگە هاوڵکاری شوێنە، هاوڵکاری جێگەیە. جێگەکە چێندەرە کە ئەمە دەچین؟ پێشەنگایە، پیشانگایە. پیشانگەکە هاوڵکاری شوێنە، لە هەمان کات تەواوکەری کاری دەچینە. دەچینە چێ؟ دەچین بۆ پێشەنگەکە. ئەویش تەواو. لێرە دەتوانم بڵێم تەواوکەری کارە بە یاریدە. ئەوەش باشتر، تەواوکەرە بە یاریدە. لۆ بە یاریدە چونکە بۆ پێشەنگە، بۆی لەگەڵە. ئێستا منداڵەکە ئێستا دەخەوێ. یەکەم شت تەمەشای کارەکەی دەکەم، کارەکی تەواوە دەخەوێ. ئێستایە ڕانە بردووە. تەکە چیە؟ ت ڕاناوە دەگەڕێتەوە بۆ منداڵەکە، بۆ کەسی سێم. کەسی تاک سێم. منداڵەکە. منداڵەکە چییە؟ منداڵەکە بکەرە. ناوە، ناوەکی گشتیە. منداڵەکە ناوەکی دیارە، دەزانین کامە منداڵ. ئەو دوو کەسێک کە قسان دەکەن، منداڵەکە هەردووچیان ئەگەر دوو کەس بن، سێ کەس بن، منداڵەکەی دەناسن. چونکە ئەگەر نەیناسن دەیانگوت منداڵ دەخەوێ، بەڵام چونکە دەیناسن منداڵەکە، چونکە دیارە کامە منداڵە، منداڵەکە دەخەوێ. ئێستا مانای چییە؟ ئێستا واتە وەکو بەیانی. ئێستا لێرە هاوڵکاری کاتیە و لە هەمان کات تەواوکەری کاری دەخەوێت. تەواوکەری کاری دەخەوێت. ئەوە ئێستا دەربارەی شلۆڤەکردن، هەرچەندە ئەمن زۆر ڕەنگە باش نەبم لە شلۆڤەکردن، بەڵام هەتا ڕادەیەک هیوادارم توانی بێتم ڕوونکەمەوە وشەکان کو لە ڕستەی جێیان چییە و ئیشیان چییە و ئەرکیان چییە. لێرە دێمە هاتمە کۆتایی لاپەڕە 118 دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەیەکی نوێ هەر بژی.